ئەوە غەمێکی تریشات و وتی هەر من نەخۆشی دەنگا ڕەسەنە میلیە کوردیەکەی هونەرمەند مححموود محەممەدی ڕاگرتووە. ناتوانم ئەموو شتەکان وەکو خۆی باس بکەم، ناسەم تومە بێ یەک دوو هەمیش ناتوانم زۆر بەسەرێکی قسە بکەم. هەرە سوو تێم و نامرم نامرم هەرکات دەگەڕێتەوە بۆ دانیشتن و کۆڕی ماڵان، چریکەی گۆرانیە هەست بزوێنەکانی ئەم پیاوەت دێت بەگوێدا. لە سلێمانی لەدایک بووە، گوێگرتن لە گۆرانیەکانی خەمڕەوێنی دڵەکانە. سوناوی سەحرا بمرمەی چ گۆرانیە بە خەیاڵ هاتوێت تۆمارم کردو و تەجیلم کردو و خەڵک گوێی لێگرتووە هەتا ئەم سەردەمە. لەم سەردەمەشە ئەم نەخۆشیەکە لە پڕا لێیام و کتوو پڕ لێیام و بێتاقەتی کردم. باوەڕ بکە ئەمە 4-5 ڕۆژە تازە وردە وردەیەمەوە ئەجوای خۆم و دێمەوە ئەو وەزعی کرە و پێدەسەری بوو. چوناوی سەحرا با بمرم سەر لێم شەویاگەنەی. یەک ئەحمەد شەماڵەوە هونەرمەندێم شارەی خۆمانە و کە هەمومان نەزانین چ توانایەک و چه قوزدێکێکی هەبووە. هونەرمەندی دووهەمیش جەلاسائیە، ئەویش زۆر لێرە ئاهەنگی جێراوەمانە. ئەو شەر پیاوێکی بەتوانە و پیاوێکی خۆشبەخشەر بۆ لەناو خەڵکە. بە بیستنی هەواڵی نەخۆشکەوتنی مححموود محەممەد، هەواداران و گوێگرەکانی ئەم هونەرمەندە هەرز و کاردانەوەیان نواند لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەدانانی وێنە و هیواخواستن بۆ بەزووی چاکبوونەوەی، بۆ ئەوەی جارێکی دیکە گوێبیستی دەنگە پڕ لە چێژەکەی بن. ژین عەبدوڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی.